استاجان سلام عليكم باشا انت فاضل زول باشا طاش ان شاء الله بيفهم بعد اصبر بيفهم اگه توب لكن دفاعي بو وسط مهاجم وانا درنا تبعيه شي قلت زور اگر شي قلت توب ليش تو وسطي زبر مهاجم ثمانية زور نادي كان خونا حسين أول شيء عفوا يا اخويا بعد شوي
الدنيا
Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Kort! Kort daar! Volgend jaar!
Hey! Kom maar! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Kort! Kort daar! Volgend jaar!
Hey! Kom maar! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Kort! Kort! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! بسم الله الرحمن الرحيم. اكيد فريق الناصريه فريق جيد، فريق ثقيل، خلينا نقول من الفرق اللي تنافس على بطاقه التاهل. احنا نعتبرها نقطه من ارض المنافس، هي باعتبار فوز عندنا. فريقنا اليوم قدم مستوى اكثر من رائع، الحمد لله وشكره، طبقوا واجبات. فريق الناصريه قلت لك فريق ينافس على بطاقه التاهل. احنا راضين ككادر تدريبي على لاعبينا. ان شاء الله احنا راح نقول القادم احسن في المباراه القادمه. كابتن امرو نوی هرگاه خودتان بتون رندو خالی گرینتان نزد یکسان بون بام یکسان بون راضی بون یشچی بنای خواهی گورم میرم. دو خالی گرینگ من لذت داره هرگاه خواهم. بالام خودتان دزدن توی پی اما سن چشه کاری لطیفه که کردویه کمیان هو کاری دارایی که ماوی نزدیکی سیمانگا موچه یاریزان کان نداره و دومین شتیش سه یاریزانی ایشگر من یاریان نداره. دویان لبر هو کاری دارایی گل کار کشمان اولو یعنی گل کاری تیپه که بو پارسال با کارتی سور لیاری که تر لکوتا خلق کرایه داره و هو کار بو. سن در فتره چی آسانش من بو هاد نمانتوانی يعني استغلالي بكن اگرچی امر با گشتی ل آستی پیوز دانه بو این بالام تیپه کمان یعنی هر سیطره مان کرده بو
دەرفەتی باششمان لە هات بۆ ئەوەی گۆڵ تۆمار بکەین تا 4 دەرفەتی 100% گۆڵکردنیشمان لە دەستدا ئەوان هیچ دەرفەتێکی گۆڵکردنیان نەبوو بەڵامی قەدەر الله ما شاء فعل إن شاء الله ئەگەر خوای گەورە بکاتە قسمەت لە یاریەکانی داهاتوو تاویزی دەکەینەوە خۆلەکە دوور و درێژە هێشتا 33 یاری ماوە کاپتن بەنسبەت ڕاهێنەرایەتی هەر وەکو خۆت بەردەوام دەبی وەکو ڕاهێنەر سەرپەرشتیار یا خۆت ڕاهێنەر لە ماوەیەکی نزیک تا ئێستا هیچ شتێک دیار نییە لەبەرەوەی کێشەی داراییمان هەیە گەر کێشەکانی دارایی حەل بێ خواکەری ماوکات لكل حادث حديث لەبۆ هەموو شتێک گۆچەوەی گوتی ڕووداوێک ئەوەک دەبێ قسەیەک دەبێت